سڵاوتان لێبێ هاوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. جولەیبیب خوددا لێی ڕازی بێ ئەو هاوڵە بوو کە خاوەنی ڕوخسارێکی جوان نەبوو، بەڵام یەکێک بوو لە مرۆڤە گەورەکان، جلەکانی دڕاوە و داڕەزاو بوو. ئەگەر بێویستایە ئەو بخواتەوە ئەوە بەدەستەکانی لە ئاوێکی ڕۆشتووی دەخوارد. زۆر هەژار بوو و خاوەنی خێزانێکی ناسراو نەبوو و زۆر گاڵتە ئامێز بوو، لە پاژماوەی خواردنی خەڵکی دەخوارد و ئەگەر هیچی نەدۆزیایەتەوە ئەوە بە برسێتی دەمایەوە. شوێنی خەوتنی لەسەر زەویەکی ڕق بوو و لێفەکەشی بریتی بوو لە ئاسمان، هیچ شتێکی نەبوو جگە لە جووتێک نەعل. ڕۆژێکیان بە بەردەم پێغەمبەر و هاوڵەکانیدا تێپەڕی. پێغەمبەر درودی خودای لەسەر بێت دەیفەرموو ئەزانن ئەوە کێ بوو؟ هاوڵان دەیان فەرموو نەخێر یا ڕەسوول الله. دەیفەرموو ئەوە ئازیزەکەم بوو، جولەیبیب. پێغەمبەر درودی خودای لەسەر بێت پێی فەرموو جولەیبیب ئایا هاوسەرگیری ناکەیت؟ جولەیبیبش خوددا لێی ڕازی بێت سێر پێغەمبەری کرد و فەرمووی ئەی ڕەسوول الله، کێ هاوسەرگیری لەگەڵ جولەیبیب دەکا؟ من لەم دونیایدا خاوەنی جوانی و ماڵ و سەروەت نیم. پێغەمبەریش درودی خودای لەسەر بێ لە لای جولەیبیب ڕۆشت. بۆ ڕۆژی دووەم پێغەمبەر هەمان پرسیاری لە جولەیبیب کردەوە، ئەویش دووبارە هەمان قسەی کردەوە. بۆ ڕۆژی سێم پێغەمبەر بە هەمان شێوە هەمان پرسیاری لە جولەیبیب کردەوە. جولەیبیبش هەمان قسەی پێشووتری کردەوە. پێغەمبەر درودی خودای لەسەر بێ پێی فەرموو ئەی جولەیبیب، تۆ لە لای خوددا بێنرخ نیت، بڕۆ بۆ ماڵی فڵان کەس و پێیان بڵێ من نێردراوی پێغەمبەری خوددام، و پێیان بڵێ من نێردراوم تا لەگەڵ کچەکەتان هاوسەرگیری بکەم، بۆیە ڕێگە بدەن تا ببێتە خێزانم. وە کچەکە یەکێک بوو لە جوانترین کچەکانی مەدینە. جولەیبیب خوددا لێی ڕازی بێ ڕۆژ بۆ ماڵەکە و لە دەرگایدا. پیاوی ماڵەکەش هاتە دەرە و گوتی بۆچی هاتووی بۆ ئێرە؟ جولەیبیبش فەرمووی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ سڵاوی هەیە بۆتان و منی ناردووە تا هاوسەرگیری لەگەڵ کچەکەتان بکەم. پیاوەکەش گوتی ئەی جولەیبیب، تۆ نە جوانیت هەیە و نە سەروەتت هەیە، بەچیەوە هاتووی تا کچەکەمانت بدەینێ؟ و ژنی ماڵ هاواری کرد لە مێردەکەی و گوتی جولەیبیب بەم حاڵەوە هاوسەرگیری لەگەڵ کچەکەماندا دەکا بەبێ ئەوەی جوانی هەبێت و بەبێ ئەوەی سەروەتی هەبێ. و کچەکەمان لەو شوێنەی کە ئێستا تێدایەتی یەکێکە لە جوانترین کچەکانی مەدینە، نابێت جولەیبیب هاوسەرگیری لەگەڵ کچەکەماندا بکە. کچەکەشیان گوێی لە گفتوگۆکە بوو و لە ژوورەوە هاواری کرد بەسەر دایک و باوکی و گوتی ئەوە ئێوە چی دەکەن؟ بەنیازن نێردراوی پێغەمبەری خوددا ڕەت بکەنەوە؟ واللهی من هاوسەرگیریەکە جێبەجێ دەکەم، وەکو مێردی خۆم پێی ڕازی بوومە. دایک و باوکی وتیان کچم سێری بکە، سێری جلو ڕوخساری بکە، نەماڵی هەیە نەجوانی هەیە. کچەکەش گوتی واللهی کارێک ڕەت ناکەمەوە کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت دەیەوێت و ئەو هاوسەرش ڕەت ناکەمەوە کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت ناردوێتی. خۆی گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا. شەوی هاوسەرگیری هات و پێغەمبەری خوددا دوعای بۆ کردن و فەرمووی خودایە ژیانیان پڕ بکەی لە خۆشگوزەرانی و ژیانیان ناڕەحەت نەبێ. لە شەودا هاوارێک لە دەرەوە هات و دەگوترا بڕۆ سەر ئەسپەکەت ئەی سوار چاکی خوددا، و 3 جار ئەم قسەیە دووبارە کرایەوە. جولەیبیبش خوددا لێی ڕازی بێ گوێی لێ دەبێت و بە پەلە دەڕوا بەدەم بانگەکەوە و هاوسەرەکەی بەجێ دەهێڵێ و پاشان شەڕ دەستی پێکرد لە نێوان کافران و موسڵمانەکان و شەڕ لەگەڵ ئەواندا کراکەوە شەڕیان دژی دینی خوددا ڕاگەیاندەبوو. ژمارەیەک بریندار بوو و ژمارەیەکی شەهید بوون. دواتر شەڕەکە کۆتایی هات. هاوڵەکان دەگەڕان کەوا کێ بریندارە و کێ شەهید بووە و دەیانهێنان بۆ لای پێغەمبەری خوددا. پێغەمبەر درودی خودای لەسەر بێت فەرمووی هەست ناکەن کەوا کەسێکتان لەبیر کردووە؟ فەرمویان یا ڕەسوول الله ئەوەی ونمان کردبوون دۆزیانمانەوە. پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ فەرمووی من بیری ئازیزەکەم جولەیبیب دەکەم، بڕۆن بە دوایدا بگەڕن. دوای گەڕانێکی زۆر بە شەهیدی لە ناو خوێنی خۆیدا دۆزیانەوە و هێنایانەوە بۆ لای پێغەمبەری خوددا. پێغەمبەریش درودی خودای لەسەر بێ سێری ڕوخساری کرد و خۆڵی سەر ڕوخساری پاک کردەوە و بەگریانەوە فەرمووی ئەی جولەیبیب، تۆ 7 کەس لە کافران کوشت و پاشان خۆشت شەهید کرایت، تۆ لە منیت و منیش لە تۆ.
پاشان دوو جاری تریش ئەم قسەی دووبارە کردەوە. پێغەمبەری خوددا ڕوخساری بەلای ڕاستدا دانا و فەرمووی دەزانن بۆچی ڕوخساریم بەلای ڕاستدا دانا؟ فەرمویان نەخێر یا ڕەسوول الله. پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێت فەرمووی وەڵڵاهی هاوسەرە حۆریەکانیم بینی شەڕیان لەسەر دەکرد بۆ ئەوەی بیگرنە خۆیان. زولەیبی بش کەسێکی بە پەرۆشە و ڕوخساریم بەلای ڕاستدا دانا بۆ ئەوەی پەرۆژ نەبێ بەم دیمەنا. پێغەمبەر درودی خودای لەسەر بێت لە لای جستەی جولەیبی دانیشتە بوو و دواتر هەڵی گرت و فرمانی کرد گۆڕێکی بۆ هەڵ بکەنن. دوای ئەوەی گۆڕەکەیان هەڵکەند پێغەمبەر درودی خودای لەسەر بێت جستەی خستە ناو گۆڕەکە و دایان پۆشی. و بەم جۆرەش هاتینە کۆتایی چیرۆکی ئەمڕۆمان. هیوادارم سوودێکتان لەم چیرۆکە بینی بێت و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.